نزیکەی 3 مەتر ئاستی ئاو لە بەنداوی دەربەنیخان دابەزیوە و ئێستا بەرەمێنانی کارەبا لە بەنداوی دەربەنیخان بۆ مانگە 120 بۆ 130 مێگاوات کارەبایە و ڕۆژانە ئاستی ئاو نزیکەی 8 بۆ 10 سنتیمەتر ئاستی ئاو لە بەنداوی دەربەنیخان دائەبەزێ. ئێمە وامان کردووە کە لە ئێستەوە تا ئاگاتە 1 تەنها 10 مەتری تر ئاستی ئاو لە بەنداوی دەربەنیخان دابەزێ و ئەو ئاوەی کە ئەمێنێتەوە وەکوتم احتیاطێکە بۆ ساڵی ئایندە. ئەم ساڵ دیارە تۆزێک جیاواز بوو لە ساڵی پار ئێمە ئاوێکی زۆرمان کۆ کردەوە چونکە ساڵێکی نمونەیی بوو و بارانێکی زۆر باری بوو و بوو بەهۆی ئەوەی سەدەکە پڕ ببێ و ئێمە ئاوێکی زۆریش بەردەینەوە بۆ بەرەمێنانی کارەبا. ئەم ساڵ لەبەرەوەی نزیکەی نیوەی ساڵی پار باران باری بوو و داهاتی ئاو لە سەرچاوەکانە کەم بووە، جارە دروستکردنی و بەنداوانەی ئێرانیش کاریگەری خۆی هەبووە لەگەڵ بارانەکەیە. ئێمە توانیمان ئاستی ئاو بە شێوەیەک بەرزکەینەوە کە تەنها نزیکەی 40 سنتیمەتری مابوو بۆ پڕبوون و نزیکەی 2 ملیار و 400 ملیۆن مەتر سێجا ئاومان لە بەنداوی دەربەنیخان کۆ کردەوە و لە یەکی شەشەوە کە کۆتایی وەرزی خەزتکردنە ئێمە دەستمان بە بەردانەوەی ئاو کرد لە بەنداوی دەربەنیخان. پلانێکی هاوینەمان هەبوو و ئەو پلانە بۆ 5 مانگە لە یەکی شەشەوە دەست پێکا بۆ 11 و ئێمە بەپێی ئەو ئاوەی کە لە ناو بەنداوەکە هەیە و هەروەها بەپێی ئەو تەوەقعاتەی ئێمە بۆ داهاتی ئاو لە سەرچاوەکانەوە و بەپێی پێویستەکانی خواروی بەنداوی دەربەنیخان چووەکو بەرەمێنانی کارەبا و چووەکو پێویستەکانی ئاوی خواردنەوە و کشت و کاڵ و ئاودێری و ئەوانە لە خواروی بەنداوی دەربەنیخان لە وەرزی هاوینە. ئێمە تەرکیزمان لەسەر سێ مانگ کردووە کە مانگی 6 و 7 و 8 و مانگەکانی تر بەردانەوەی ئاو کەمەکرێتەوە لە بەنداوی دەربەنیخان.